ناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم دوای پشوێکی تۆزێک دوور و درێژ بەهۆی ئەم جەنگەوە بەرنامەکەی من وەستا بوو لەم شەوە پشت بەخوای پروردگار دەست پێکەینەوە بە بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان کە پەیامنێرەکانمان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستانەوە ئەو چیرۆکە ناوازە و جوانانەی کە لە مانگی ڕەمەزاندا هەیە بۆمان تۆمارەکەن و ئێمەش پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستیانەکەین. خۆشەویستان چیرۆکی یەکەمی ئەم شەومان لە هەولێر سەمونخانەیەک هەموو پارشێوێک 5,000 سەمونی حەجەری گەرم دەکاتە خێر و دەیبەخشێت بەبێ پارە دەیبەخشێت بەو خەڵکانی کە پێویستیان پێیەتی و ینی بەڕاستی ئەگەر شەوی ینی پارشەوی بای 1500 بۆ خانەوادەیە کە با بڵین ژمارەی خێزانەکەیان زۆر بێ کەم نییە هەموو شەوێک سەمونەکەیان بە بەلاش بێ. هاوکارمان ئیبراهیم زیاد لە هەولێرەوە لەسەر ئەم سەمونخانەیە چیرۆکێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. سڵاوی خواتان لێبێت سڵاو لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت لە شاری هەولێر کۆمەڵێک چیرۆکی جیاواز هەن بە تایبەتی لە ڕەمەزاناندا موسڵمانان خێرخوازان دەیان چیرۆکی جیاواز دروست دەکەن. جایەکێ لە چیرۆکە جوانەکان و سەرنجڕاکێشەکان کە لە شاری هەولێر هەیە ئەوی ژەوەیە سەمونخانەیەک هەموو پاشێوێک 5,000 سەمون بە خۆڕایی دابەش دەکات بەسەر هاوڵاتیان بەسەر موسڵمانان بۆ ئەوەی لە پاشێودا بۆ خۆیان سەمونی گەرم بخۆن. مرۆڤ بۆ پارە کاتێک هەوڵ دەدا چێژێکی تایبەتی لێ دەبینێ بەڵام تایبەتتر لەوە ئەوەیە کاتێکەوە تۆ بۆ ڕەزامەندی خوای گەورە کار دەکەی هەوڵ دەدەی. بسم الله بنای خوای گەورە خوا خێری کاک عاج سامانیش بنووسیتن هەستایە بەو کارەی ئەمەش بووینە پشت و ینی لەگەر یەک تەنسیقمان کرد ئینشاڵڵا خێرەکە هەر بەردەوام دەبێت تا مانجی ڕەمەزان خلاص دەبیتن. خەرکەکە ئەم ڕووی لێرانە کردێ خەرچی فەقیر و کەم دەرامەتە زیاتر ئەوان ینی پێویستە ینی ئەمەش بەو پەڕی توانە و بۆ پەڕی دڵخۆشیەوە یارمەتی بدەین زیاتر لە زاران ئیش دەکەین بۆ یارمەتی خەڵکی موسڵمان و کەم دەرامەت بدەین. ساعت 12 سارێک دەست پێ دەکەیت تاکو نزیک بانجی بەیانی. وەک هاوڵاتێک پێم بڵێ کەم سەمونخانەیە دەبینی هەموو پاشێوەیەک 5,000 سەمون دەکاتە خێر چەند دڵت پێخۆشە؟ وەڵا بەڕاستی پێمان خۆشە هەموو سەمونخانەکان چاو لەو برا بەڕێزە بکەنکەوە یارمەتیە ژاران دەدەن بەڕاستی جێگای دڵخۆشیە. فەقیرین عالم فەقیر ینی دەستی کورتە لەبەرەن دەدێتن سەمونی خۆی وەردەگری و دەبات و پاشی خۆی پێ دەکات. پێویستە هەموو کەس چاو لە کاک عاجی بکە ینی هەموو کەس لە هەموو گەڕەکەک پێویستە مانجی ڕەمەزان چاو لە کاک عاجی بکەن بەڕاستی جێگای دڵخۆشیە. چۆنی؟ باش یاخۆ باش بی ئەو بەم پاشەوە هاتووی سەمونت بردوتەوە پێم بڵێ سەمونەکەت بە خۆڕایی وەرگرت؟ باش چەند دڵخۆشی کاتێک کە دەبینی سەمونت پێ دەدەن بە خۆڕایی؟ زۆر دڵخۆش زۆر دڵخۆشی. لە پاڵەوەی کەوا هاوڵاتیان سەمونی گەرم دەبنەوە بۆ ماڵەوە ئیتر بەشێک لە هاوڵاتیان حەزیان لەوەیە هەم نۆک هەم لۆبیا بیبەنەوە بۆی پاشێ و بیخۆن. مامسەی سڵاو لێبی سەرچام سپاس دەکەم پێخۆشحاڵم لە تەلەڤیزیۆنەکەتان خوا خێرتان موسی خوا ئەزری خێرتان بداتێ ئەوە تەبعاً ئەو شتا ئەوها پێشکەش دەکرێت مەسەن ئەو خێر و خێراتە تا یەکەشکە چاو لێ بکە خێر و خێرات زۆر بی مسلمان ڕحم بە مسلمان بکە ئەوە شتێکی گەلە باشە. دڵت پێخۆشە کاتێک دەبینی ئێرە قەرەبارغە خەڵکێکی زۆر دێ بۆ ئەوەی سەمون بباتەوە بۆ ماڵەوە سەمونێکی گەرم بخوا بۆ پاشێ و وەڵا دنم خۆشە داوام لە شتی خێر و خێرات دنم خۆشە حەز دەکەم هەموو کەس خێری بکە حەز دەکەم هەموو کەس ئاگای لە فەقیر و فقەرات بی لە بارەی عایلەی ئاگای لە خوشی خۆی بی برای خۆی بی داچ خۆی بی ئاگای لە مەدەنی بی ئاگای لە فەقیری بۆ شتەشی گەلە گەورە گەلە مبارەکە لە ئیسلام بەخۆی ئەوە جوانە و شتە.
خۆشەویستان لە هەولێرەوە دێینە سلێمانی لە شاری سلێمانی طبعا مزگەوت هەیە کە ئێوارە نا ئێوارەیەک یان چەند ئێوارەیەک خێرخوازێک خوانی تیا ئاماداکە بەس لە مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاش ماوەی نزیکی 15 ساڵە هەموو ئێوارەیەک لەم مزگەوتە خوانی بەربانگ برنج و مریشک و شلە و سوپ و با بڵێن هەموو ئەو شتانەی کە پێویستە شیرینی و خوورما و ئاو حازرەکرێ و بۆ ڕۆژوانانی مزگەوت ئامادەکرێەوە لەگەڵیشیا بە مەنجەڵ ئەدرێ بە هەندێک لەو دراوسیانی مزگەوتەکە کە فەقیر و نەدار و هەژارن. هاوکارمان وشیار لە شاری سلێمانیەوە ئەم چیرۆکەمان بۆ ئەجێڕێتەوە بۆمان نەقلەکە با پێکەوە بینەری بین. ئێرە مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاشە ماوەیەکی زۆرە نزیک 15 ساڵێک دەبێم خواردن شتە بەردەوامە هەموو ڕۆژێک لەوە ڕۆژی ڕەمەزان هەتاوەکو ئاخری ڕۆژ خواردنمان حازرە بەڕووی ڕۆژوانەوە خوای گەورە قبوڵی کە ئینشاءالله. خواردنەکانیش پێگاتوون برنجە و شلێوی ترە ڕۆژە و شلەیەکە و مریشکی تایە و جاروبار گۆشتی تایە و خواردنەکانیش ڕۆژانە بەشی 500 تا 550 نەفەر جاری وایە زیاتریش دەچێت بەرەو 600 ژەڕوا لەسەر ئەگری چەند خێرخوازێکە خوای گەورە لیان قبوڵکە ئینشاءالله. ئاگا و دێرجیان شلیان بۆ دابنێ بە سەفەری بەسەر چەم دایەجان فەرموو یەک دوو برای خۆشەویست ماڵیانەوە بێت چێشتەکانمان بۆ لێنێن خۆشمان ئێواران لەگەڵ ئەم برایانەمە بێکۆ خواردنەکان دابەشەکەین و خواردن تێگەین و چەند برای کەژ هاوکاریمانەکەن لە ژوورەوە خواردندانە بۆ ڕۆژوان. بنەمای ئەم کارە کە لە مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاشا خوا ڕەحمەتی کە ئەکرێت حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمی کەسێک کە ئیفتاری ڕۆژوانێک ئەکات کەسێکی بە ڕۆژوو تۆ ئیفتاری پێ ئەدەی ئیفتاری ئەەکەی توش وەکو ئەو کە ڕۆژوانە ئەجرت هەست سەوابت هەست پاداشت هەست بەبێ ئەوەی کەمێک و زەڕەیەک لە ئەجری ئەو ڕۆژوانەکەمە بێتەوە. ئەمە گەورەترین بنەماس و گەورەترین مژدەست بۆ ئەوانەی کە گەرەکیانە ئیفتاری بدەن و حەفلە ئیفتاری بگێڕن و مەراسمێکی ئەوە پێک بهێنن. کە منوەکو نوێژخوێنێکی ئەم مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاش یعنی ئێم بۆ ئێرە لە تەراویحەکان و نوێژەکان بەردەوام گەرموگوڕێکی زۆری پێوە دیارەوە خەڵکێکی زۆریان بۆ بەسەربردنی ئەو جەوە ئیمانیە ڕۆحیەی کە هەموو ئینسان بەشێک لە کی خواردنە بەشێکی ڕۆحە لێرە هەموو ئێوارێک ئەم داواتە لەم مزگەوتە پێشوازی لەم خەڵکاکە بەبێ جیاوازی نوێژەکە نوێژ ناکە یا هەر کەسێک بێت سفرەیەکی بۆ هەمووی داخرێت هەمویان لەسەر سفرەی کۆ بنەوە بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵە ڕات ئەم خزمەتە هەیە و ئەمە هەمووی هی خوایە ئێمەش تەنها خزمەتکارین و خزمەتکاری ئەم خەڵکەی و پێغەمبەر صلی الله علیه و فەرمی ئەتیموا السلام وأطعموا الطعام واتانان بەخشن و سەلامی لە یەکتری بکەن و سوپاس بۆ خوا الحەمدولله هەموو ساڵێک ئەم کارە بەردەوام و هەموو ئێوارەیەک و هەروەها فەقیی لێیە سوپاس بۆ خوا مزگەوت ئاوەدانە جێگای فەقیه و خوێندن و مەدرسە و ناندان بە خەڵکە الحەمدولله خەڵک زۆر یعنی سوپاس بۆ خوا کوردی خۆمان حەزی لە خێر و خێراتە ئەوە نییە بڵێ کە ڕازی بێت. بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق من شر ما خلق. ئەوەش مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاش لە سلێمانی بێگومان چەندەها مزگەوت و شوێنی دیکە هەن ئاوا خوانی بەربانگ ئاماداکەن ئەمە نمونەیەکە لە ئەو نمونانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە. با بچینە خوڕماڵ. پیاوێکی تەمەن 90 ساڵ خوێندەواری نییە و قورئانیش بە باشیە خوێنێتەوە. هاوکارمان سامان لە خوڕماڵەوە ئەم چیرۆکەمان بۆ ئەجێڕێتەوە بۆمان نەقلەکە با پێکەوە بینەری بین. سڵاوی خوای گەورەتان لێبێت تایبەت
بە بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان. من لە قەزای خورماڵم. پێشەکی هیواخوازم خوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژەی مانگی ڕەمەزانی پیرۆزی لە هەمووان قبول کردبێ ئینشاءالله. پشتیوان بەخوای گەورە ئەم مانگە بەخۆشی و بە ڕەحمەتەوە بگوزەرێنین. ئەستا من لە بەردەم دوکانێکم لە قەزای خورماڵ لەناو بازاری قەزاکە کاوڵاتیەکە ناوی کاک حاجی حەمەوەیسە تەمەنی نزیکەی بووە 90 ساڵ نزیک دەبێتەوە تەمەند درێژ بێ ئینشاءالله لەناو بازاری قەزاکە پینەدۆزی دەکات بەڵام خوێندەواری نییە و قورئانێکی زۆر باش دەخوێنێتەوە و ڕۆژانە ینی بە زمانی بە ڕۆژوەوە قورئان دەخوێنێ دوعا دەکا زیکر دەکا. لێرە لەگەڵ مابن دەچینە لای کاک حاجی حەمەوەیس و کۆمەڵێک پرسیاری لێ دەکەین. کاک حاجی سەلام عەلەیکوم، ئەحواڵتان باشە؟ سەرقاڵی قورئان خوێندنی خوای گەورە لێ قبوڵ کا ئینشاءالله. هەموومان چەند ساڵە قورئانە خوێنی؟ والله ئەگەر تۆ بە ساڵ حەساب بکەی لە مناڵیوە تا ئێستا خەریکی قورئان خوێندن بە زوسان و زوسان ئەخوێنم خوێندومێ هاوینە هاوین مەینەتی دنیا لە بیری برومەتەوە. لەگەڵ ڕۆژوە بینی چۆنە؟ لەخوا بەزیابێ باشم. ڕۆژوەگری دکتۆر پێی نەوتووی لەوەی کە بەوەی تەمەندەوە یان ڕۆژوو نەگری یا شتێک؟ نە وەڵا نەڕۆشتمە لای دکتۆر پرسیارکەم خۆمەیگرتەوە حەمد سەنا بۆ خوا توانم تا ئێوارە من زەنگانم وەشاکەوە بەو کەژەوە ئەری وەڵا نیوەڕۆ لەو کەژە بژاری پاقلم کردووە. لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تا چەند زیاتر سەرقاڵی قورئان خوێندنەبی؟ والله لەخوا بەزیابێتە پارشە و هەڵساین بۆ نوێژی بەیانی پاشەوەکە نوێنی مزگەوت خەتیمە قورئانەکەین لەگەڵ جەماعەتە. خۆشم ئەخوێنم هەر مەجاڵم بێتن دەستەکەم بە قورئان خوێندن. باسێکەوەمان بۆ بکە تۆ خوێنەواریت نییە بەڵام قورئانێکی باش دەزانی بخوێنیتەوە. ئەمە چۆن سەرچاوی گرتووە چۆن فێر بوویت؟ والله هەر لە مناڵیوە من خوێندومە بە حەنجێ خوێندم جزئی عەمە تا تەبارەک خوێندومە بە حەنجێ بجر بسم الله بسم جرمي لام جلي لمن فلا يجري بسم الله رس الرحزن الرحمي ملمان جن الرحماني رس الرحي يحميم جرم الرحمن الرحيم ترى بحنجة خويندوما أسر لام زنا الحسر حميم زنا حمد البرد الحمد بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. شيئا مكينة بات دورين وقلنا بزمار يشكدن وأواني. إن الذين يخشون ربهم ارجع المسألة هل ترى من طول ثم ارجع المسألة حاجی لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی؟ ئێستا ئەگەر باسێکی جا پێشووترمان بۆ بکەی ڕەمەزانی پێشووتر چۆن بوو ئێستا چۆن؟ ڕەمەزان خۆشە لەم زرووە لەم ساڵە ڕەمەزان بەسیتە ئێمە درۆمان کردووە ڕەمەزان بوو پاشە کۆڵەمان کردووە ڕەمەزان بووە چونە بۆ ئەو کەسە ڕێواز ڕۆژوو بووین. ئەرە وەڵڵا نۆکمان ڕنیوەتەوە بۆ خوا ڕۆژوو بووم هەتانی وەڕۆ. وەڵڵا باشە ئێستا وەکو ڕۆژوو نەبی وایتە فرسەتە ئینسان مانگی ڕەمەزانی لە دەست نەچێ کی ئەمێنێت تا ساڵێتەر. خی گەورە بەرەکەت بخاتە تەمەنیەوە و
90 ساڵە بەڵام ماشەڵا چاوەکانی هێشتا باشە بینێ چونکە ئەگەر دیقەتان نەبێ مەسحەفەکەی بەردەستی قورئانەکە مەسحەفێکی بچووک و خەتورد بوو جا لەو لاشەوە کولێرە بوو وازانیم کڕی بووی بیباتەوە ئێوارە بۆ ماڵەوە خۆی پروردگار هەم بەرەکەت بخاتە تەمەنی هەم بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی حەڵاڵیەوە. خۆشەویستان لە خوڕماڵەوە دەچینە قەزای سۆران لەوێش چیرۆکێکی ناوازە هەیە ئەویش بەخشینی فرۆشیارێکە یا با بڵین پیشەوەرێکە ڕاستتر بڵم کە کۆمەڵک خەڵک قەرزاری بوون نزیک بە 10 ملیۆن دینار لە ماوەی ساڵێکە خەڵک قەرزاری بوون ئەم هەستاوە دەفتەری قەرزەکەی سووتاندوو بەس ئەوەی لای من جێگەی بەڕاستی سەرنجە ئاسایە ئینسان ئەگەر با بڵین قەرزاری مارکێتێ بێ خۆراک و پێداویستی و هەندێش بابەت بکڕێ بەس پێم سەیرە خەڵک قەرزاری فەڕشۆر بێ یعنی فەرش ئەوەندە گرنگە تۆ بچی بە قەرز بیشۆی لە ماڵەوە بیشۆ یان مەیشۆ کە پارەکەت پێ نییە بەڵام بەرحاڵ فەرشۆرێک لە قەزای سۆران هەستاوە بە سووتاندنی دەفتەری قەرزەکەی کە نزیکی 10 ملیۆن دینارە لە ماوەی تەنها 1 ساڵە کە و خۆشی باسێکە خەڵکێکی فەقیر و هەژاریشی تیا بووە زۆر هەستاوە بە با بڵین سووتاندنی دەفتەری قەرزەکەی وە هاوکارمان کاک ئازاد ئۆمەراوەیی ئەم چیرۆکەمان بۆ ئەجێڕێتەوە با پێکەوە بینەری بین. بینەرانی بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لە چیرۆکێکی جیاواز لەگەڵ ئێوەی بەڕێزدا دەبین دیارە فەڕۆشۆرێک لێرە دەفتەری قەرزەکانی بە تەواوەتی سووتاندووە. ئێمە دەچینە لای دەپرسین هۆکارچی بووکەوە دەفتەری قەرزەکانی سووتاندووە. کاک بەژار سڵاوت لێبێتن ئەو کاستەواش چیرۆکەکەی جەنابەت جیاوازە لە مانجی ڕەمەزانی پیرۆز دەفتەری قەرزەکانت سووتاندووە هۆکاری سووتاندنی دەفتەری قەرزەکانت چییە؟ وڵاهی هۆکاری سووتانی دەفتەری قەرزەکانت دەگەڕێتەوە بە بۆنەی مانجی پیرۆزی ڕەمەزان مانگێکی گەورەیە خوای گەورە ئینشاڵڵا تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵ بکات بە بۆنەی ئەو مانگە پیرۆزە دەفتەری قەرزەکان سووتاند و لە هەموو لای خۆش بوون. قەرزەکانت چەند بوون؟ چه قەرزداری تۆ بووە؟ وڵاهی قەرزەکانم سەروی 9 ملیۆن بوو و هەموو نەوە خەڵکیش تێدا بوو دەوڵەمەندی تێدا بوو فەقیری تێدا بوو مامناوەندی تێدا بوو هەموو چینەکانی تێدا بوو بەبێ جیاوازی دەفتەرەکەم سووتان و گردنی هەموو لایەکەم ئازا کرد. پەیوەندیان پێوە کردووی ئەو کەسانەی کە قەرزدار بوون دڵیان خۆش بووە پەیوەندیان کرد کە دەفتەرەکەم سووتان بەس لە پەیجی فەڕشۆری بارانم دانابوو بۆ ئەی قەرزەکانم ببینن تەلەفۆنیان کرد و زۆر دڵخۆش بوون زۆر لەبانەیە 156 هەر زۆر نەبووی بوون وەکو هاوکاریەک بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان لە سەرجەمیان خۆش بوون. من وەکو فەڕشۆری باران هەڵدەستم بە سووتاندنی دەفتەری قەرزەکانم کە چەندین ساڵە کۆمەڵی خەڵک بێم قەرزدارن لە فەڕشۆری باران بە بۆنەی مانجی پیرۆزی ڕەمەزان لە سەرجەم قەرزەکانم خۆش دەم و کە بڕەکەی نزیکەی 9 ملیۆن و نیوە لە سەرجەم قەرزەکانم خۆش دەم و دەفتەرەکەم دەسووتێن و گردنی هەموو لایشی ئازا دەکەم. حەز بە چ دڵخۆشیەکەکەی کە لە خەڵک خۆش بووی؟ زۆر دڵخۆشم لەبەرەوەی مانگێکی گەورەیە مانجی ڕەمەزان هیوادارم خەڵکانێکش هەبن ئاگیان لە خەڵکی فەقیر بێت. ئەم مەبلەغە زۆرە ئەرچی جەنابتی زۆر قڕس نەکردووە کە پارێکی زۆرە 9 ملیۆن و نیو زیاتر. ئێمە کۆنتترین فەڕشۆرین لە سۆران و هەموو کات فەرشمان زۆرە ئیشمان زۆرە لە خوای بەزیاد بێت. بۆ من خوای گەورە نیعمەتێکی دایە ئەوەندا کەم ناکە بۆ من. قەرزەکان هیچ چەند بوون چەند ساڵ بوون؟ قەرزەکانمی ساڵێک و 4 مانجی بوو. خوای گەورە بەرەکەت بخاتە کار و پیشەکەت. بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی بینیتان چیرۆکی کاک بەشدار بوو خاوەنی فەڕشۆری باران کەوا لە قەرزدارەکانی خۆش بووە خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و سامانی لێخۆشبوون لە قەرزدار کارێکی پیرۆز و گەورەیە خوای گەورە بەرەکەت بخاتە کار و پیشەکانی بەڵێ ئەمە چیرۆکی ئەم جارەمان بوو تا چیرۆکێشتر بە خوای گەورەتانە سپێرم. خۆشەویستان لە خوڕماڵ وتمان پیاوێکی 90 ساڵ خوێندەواری نیە و قورئانە خوێنێ بەڵام لە سەی سادق پیاوێکی بەتەمەن 104 ساڵ تەمەنێتی هەموو فەرزەکانە چێتە نوێژی جەماعەت لە مسکەوت و بە ڕۆژوژە بێت بێگومان هاوکارانمان لە ماوەی 1 خولەکە ئەم چیرۆکەمان بۆ ئەجارنەوە.
ولم يولد ولم يكن له كفوا أحد. تيجي چند سال إمام حاجی؟ چند سال؟ 4 سال. آیتا بروجی. خۆشەویستان سوپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سوپاس بۆ دەرهێنەر ئەم باوڵین چیرۆکەش لە زیادە ڕۆیشت تا ئەڵلقەیەکی نوێ هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەکە.